دووشەوە دەکات دووشەوە پێشتاکە ڕوویداە دی گوایە تەقە لە مەردارێک کراوە تەقیان لە خەڵکێک کراوە کە مەردارن لە کوێستانی سەکران بە چ دافعێک بووە بە چ هۆکارێک بووە ئەوە دەبی دادگا زیاتر گوایە تەقیان لێ کرایە وها دەرێن سەربڕینە تەقەلێکردە هەردووچیە نازانم بەڵام ئەو ڕووداوە بۆ ڕوویدایە ئەوە سکاڵایەک تۆمار کراوە لە لایەنەیەکەوە کە گوایە هێرش کراوەتە سەر بەڵگەکانی خۆی پێشکەشکرێت لە بۆ دادگای چۆمان لە ڕێداواکاری گشتی و هێزە ئەمنیەکانەوە بابەتەکان متابعە دەکرێتن لە بۆ ئەوەی لایەنی کە تۆمەتبارە دیار بکرێتن و لە ڕووی دادوەریەوە متابعەیان بکرێتن و بۆ سزایە بگەن کە پێویستە یاخود جۆری یاسادانراوە دیارە ئەو شێستانە یاخود ئەو ناوچەیە ساڵانێکە ئەو توان برێم ئەو بینە و بەردەی لەسەر هەیە جاخۆ چی خاوەنی یاخود چی خاوەن لە ڕووی یاسایەوە دیارە لە ڕووی خاوەنداریەتەوە لە ڕووی یاسا لە ڕووی دیکۆمنتەوە دیارە بەڵام کە دێ سەر بابەتە عەشایریەکە بابەتە چکە دێتەوە گۆڕێ بۆ ئێمە هانی خەڵکەکە دەدەین پەنا بۆ دەستگا پەیوەنددارەکان بن بەوە دادگا ببن لە بۆ دەستگا دادوەریەکان بن لە بۆ یەکلاکردن و کێشەکە ئەوە دووەمی ساڵە بابەتە دووبارە دەبێتەوە بۆیە ئێمە بەجددیەوە متابعی ئەو کێسە دەکەین لە بۆەوەی بنبڕی ئەو بابەتە بکرێتن ئەگەر مافێک لە بۆ خەڵکێکی لە بۆیان بگەڕێتەوە ئەگەر هیچ مافێکیان نییە و لەو یاسایی و بڕیاری لێ بدرێتن و دۆستێکی قەپات بکرێتن.